هەرێمی کوردستان هیوای زۆری لەسەر ئەمریکا هەڵچنیوە کە لەو قەیرانی دارایی زیاتر لە 2 ساڵە پێوەی گیرۆدە بووە هاوکاری بکات و تا ڕادەیەک بارقورسیەکانی کەم بکاتەوە. نۆی ئەم مانگە دوایی ڕۆژێک لە کۆبوونەوەی شاندی حکوومەتی هەرێم و وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا شاندێکی حکوومەتی هەرێم بەرەو ئەمریکا بەڕێکەوت. دوای گەڕانەوەیان بۆ هەرێم شاندەکە لەگەڵ ڕۆژنامەنووسان کۆبوونەوە و باسی ئامانجی سەردانەکە و ئەو داواکاریانیان کرد کە پێشکەشی بەرپرسانی ئەمریکایان کردووە. هێزی پێشمەرگەی کوردستان و ئێمەش بەردەوامە بین لە داواکردن لە وڵاتانی هاوپەیمانان بۆ بەردەوام بوونیان لە هاوکاریکردنی مادی و معنەوی و سەربازی بۆ هەرێمی کوردستان. وەزیری ناوخۆ هاوکات وەزیری پێشمەرگەیە بە وەکالەت کە ئەندامی شاندەکە بۆ ڕایگەیاند بۆ پێشمەرگە داوای هاوکاری مادی و سەربازی و تەکنیکی و چەکی خۆپاراستن لە ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکرا و جلوبەرگی تایبەت بە خۆپاراستن لە مادەی کیمیاویان کردووە. وتیشی داوایان کردووە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ هاوپەیمانان لە هەرێمی کوردستان بمێننەوە. باسی ئەوەمان کرد کە داعش سلاحی کیمیاوی بەکاردێنێ، بۆیە داوامان کرد کە ماسکی خۆپاراستن و هەواجل و بەرگی خۆپاراستن لە سلاحی کیمیاوی بۆمان دابین بکەن. لە کاتێکدا کە شاندەکەی هەرێم لە ئەمریکا بوو، وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی بڵاو کردەوە و تیایدا هەرێمی کوردستانی بە پێشێرکردنی مافەکانی مرۆڤ تۆمەتبار کرد و لە وەڵامی پرسیارێکی ئێنهارتیشدا سەبارەت بە راپۆرتەکە وەزیری ناوخۆ ڕایگەیاند بە دوواداچوون دەکەن و لە هەر شوێنێک هەست بە کەمتەرخەمی بکەن ئیجراعات دەکەن. هەر لە کۆبوونەوەکەدا لەگەڵ ڕۆژنامەنووسان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کە سەرۆکی شاندەکە بۆ ڕایگەیاند لە کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی ئەمریکادا بە هیچ شێوەیەک باسییان لە ڕیفراندۆم و سربەخۆی کوردستان نەکردووە و وتیشی جگە لەو 415 ملیۆن دۆلارەی کە بڕیارە ئەمریکا بیدات بە حکوومەتی هەرێم بەرپرسانی ئەمریکا بەڵێنیان داوە کە هاوکاریەکانیان بۆ هەرێم بەردەوام بێت. کاوە عەبدوڵقادر NRT هەولێر.